سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەمە سەرەتاش سەردێڕی چەندەوە گیان بەختکردنی دایکی یەکێک لە گیان بەختکردوانی کۆمەڵە لە ئەوێ هەنگ بەرزڕاگررتنی یادی گیان بەختکردوانی شۆڕشی ژینا لەلایەن بنەماڵەکانیانەوە دەست بەسەرکردنی 5 هاوڵاتی لە شارەکانی سەقز و مەریوان بەرزبوونەوەی ژمارەی دەست بەسەرکراوانی سەردەشت بۆ 13 کەس و برینداربوونی 21 کەس بەهۆی تەقینەوەی گازی بینایەک لە تاران. گیان بەختکردنی دایکی یەکێک لە گیان بەختکردوانی کۆمەڵە لە ئەوێ هەنگ لە ڕۆژانی ڕابردوودا عینا ئەحمەدی دایکی جەماڵ کوردی لە گیان بەختکردوانی کۆمەڵە لە ئاوایی ئەوێ هەنگ گیانی بەخت کرد. بە پێی وێنانەی بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە تەرمیە و دایکە ئازیزە بە بەشداری بەرینی بنەماڵە دۆستان و خەڵکی ناوچەکە بە ڕێزێکی تایبەتەوە لە ئاوایی ئەوێ هەنگ ئەسپەر دەکرا. بەرزڕاگررتنی یادی گیان بەختکردوانی شۆڕشی ژینا لەلایەن بنەماڵەکانیانەوە لە ڕۆژانی ڕابردوودا بنەماڵەی چەند گیان بەختکردوویەکی شۆڕشی ژینا بە سەردانی گڵکۆی ئازیزانیان ڕێزیان لە بیرەوەریەکانیان کرد. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە مژگان ئیفتخاری دایکی ژینا ئەمینی ڕەمزی شۆڕشی ژن ژیان ئازادی بەڕاخستنی سفرەی حەوتسین یادیە و ئازیزەی بەرز ڕاگرت. هەروەها بنەماڵەی گیان بەختکردوان دانیال پایەبەندی فەرەیدون فەرەجی و فەرەیدون مەحموودی بەهۆی هاتنی ساڵی نوێ و نەورۆز بە وتنەوەی سرود لەسەر گڵکۆی ڕۆڵەکانیان پەیمانیان لەگەڵ نوێ کردووە و تا گەیشتن بە ئاوەتی جگەر کۆشەکانیان درێژە پێدەری ڕێگەیان دەبن. دەست بەسەرکردنی 5 هاوڵاتی لە شارەکانی سەقز و مەریوان ڕۆژی شەمە 2 خاکە لێوەی 1404 5 هاوڵاتی خەڵکی شارەکانی مەریوان و سەقز بەهۆی بەشداریکردنیان لە مەراسمی نەورۆز لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتەوە دەست بەسەرکران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 هاوڵاتی بەناسناوی کەیهان ئەدبیری تەمەن 7 ساڵ، کاوە داستان تەمەن 45 ساڵ و محەممەد قادری تەمەن 7 ساڵ و چالاک پیرۆزی تەمەن 19 ساڵ خەڵکی ئاواییەکانی سەردووش و نێ لە مەریوان لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتەوە دەست بەسەرکران. هەروەها هاوڵاتیکی دیکە بە ناوی سەیفوڵڵا غەفاری باشبڵاغ تەمەن 78 ساڵ و خەڵکی شاری سەقز بەهۆی بەشداریکردنی لە ڕێوڕەسمەکانی نەورۆزی گوندی قەڵاکۆن لەو شارە لەلایەن ناوەندەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کرا. جێگای ئەماژەیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵر زانیاریەک سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی ئەم هاوڵاتیانە لەبەردەستدانیە. بەرزبوونەوەی ژمارەی دەست بەسەرکراوانی سەردەشت بۆ 13 کەس. بە پێی راپۆرتەکان 2 هاوڵاتی بەهۆی بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە گوندی دۆڵەگەرمی سەردەشت لەلایەن ناوەندەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەرکراون. بە پێی هەواڵی گەیشتوو 2 هاوڵاتی بەناوەکانی ڕەحیم ئەحمەدزادە و محەممەد ئەحمەدپور بەهۆی بەشداریکردنیان لە مەراسمی نەورۆز لە گوندی دۆڵەگەرمی سەردەشت لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتەوە دەست بەسەرکراون. تا ئێستاش ژمارەی دەست بەسەرکراوانی شاری سەردەشت بە هۆکاری بەشداری بوونیان لە مەراسمەکانی نەورۆز بۆ 13 کەس بەرز بۆتەوە. بە پێی راپۆرتەکان چەند کەس لە دەست بەسەرکراون پاش 2 ڕۆژ لێپرسینەوە و وەرگرتنی بەڵێننامە ئازادکراون. بانگێشتی 2 منداڵی تەمەن 8 ساڵ لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە ڕۆژی شەمە 2 خاکەلەوەی 1404 2 منداڵی تەمەن 8 ساڵ و خەڵکی ئاوایی سەردووشی مەریوان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی سوپای و شارەوە بانگێشت و لێپرسینەوەیان لێکراوە. بە پێی هەواڵەکانەوە 2 منداڵە بەناوەکانی میلان ڕەحمانی و مالک قادری بە بیانی بەشداریکردنیان لە مەراسمی نەورۆز لە ئاوایی سەردووش و سەربەشاری مەریوان بانگێشت کراون و لێپرسینەوەیان لێکراوە. ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا بۆ ڕێگریکردن لە بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز لە کوردستان هەموو هەوڵێکی دا، بەڵام لەلایەن خەڵکی شۆڕشگەڕی کوردستانەوە ئەم هەوڵەی کۆماری ئیسلامی پوچەڵ کرایەوە و ڕژێم بۆ تۆڵەکردنەوە دەستی بە شەپۆلێکی نوێی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە کوردستان کردووە. جێگای ئاماژەیەکەم کردەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی بە پێچەوانەی یاساکانی کۆنوێسیۆنی مافی مناڵان لە جیهانە. برینداری 21 کەس بەهۆی تەقینەوەی گازی بینایەک لە تاران.
ڕۆژی شەممە دوی خاکەلەوەی 1404 هەتاوی بەهۆی تەقینەوەی گازی بینایەکی کۆن لە شاری تاران 21 کەس بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. بە پێی دوایین هەواڵەکان بەهۆی تەقینەوەی گازی بینایەکی کۆن لە شەقامی قەزوێنی تاران بیناکە ڕووخا و 21 کەس لە ژێر ڕووخاوەکانی ئەو بینایە بریندار بوون. بیناکە سێقات بوو لە کاتی کەندنی چاڵ لەلایەن دانیشتوانەوە گاز دزە دەکات و بیناکە دەتەقێتەوە. گیان لە دەستدانی بەندکراوێک لە زیندانی عادڵابادی شیراز ڕۆژی پێنجشەمە 30 ڕەشەمەی 1403 بەندکراوێک لە زیندانی عادڵابادی شیراز بەهۆی نەبوونی ئیمکاناتی پزیشکی گیانی لەدەستدا. بە پێ راپۆرتەکان ئەم بەندکراوە بە ناوی کەریم ڕێگی تەمەن 55 ساڵ و خێزاندار بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە ساڵی 1400 هەتاویەوە بەبێ حکم لە بەندینخانەی عادڵابادی شیراز بەند کرابوو و چارەنووسی نادیار بوو. ناوبراو لە زینداندا بەهۆی جەڵتەی دڵەوە ڕەوانەی بێهداری زیندان دەکرێت، بەڵام بەهۆی نەبوونی ئیمکاناتی پزیشکی گیانی لەدەستدات. گیان لە دەستدانی ئەم بەندکراوە بەلوچە دیسان ناکارامەیی سیستەمی پزیشکی لە زیندان و گرنگ نەبوونی تەندروستی زیندانیان بۆ بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی پژڕاز دەکاتەوە. بێبەشکردنی بەندکراوێک لە زیندانی قەرچکی وەرامین لە چاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ مریەم مەکبەری مونفەرد بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قەرچەکی وەرامین سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەی و هاوسەرەکەی لە ساڵی نوێدا مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی پێنەدراوە. ناوبراو ساڵی 1388 هەتاوی بە تۆمەتی محارەبە لەلایەن لقی 15 دادگای ئینقلابی تارانەوە حکمی 15 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا. مەریەم تا ئێستاش بەشداری لە ناڕەزایەتیەکانی ئێران یان لایەنەکانی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی نەکردووە، بەڵام بەتەنیا بەهۆی پەیوەندیگرتن لەگەڵ خوشک و براکەی کە ئەندامی ڕێکخراوەکانی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامین ئەم حکمەی بەسەردا سەپێنراوە. ڕووخاندنی خانووی شارومەندی بەلوچ لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە لە ئێران شەهر ڕۆژی هەینی یەکی خاکەلەوەی 1404 ماڵی هاوڵاتیەکی کرێکار لە شاری ئێران شەهر سەر بە ئوستانی سیستان و بەلوچستان لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە ڕخندرا. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە بنەماڵەیەکی کرێکار و خەڵکی شاری ئێران شەهر کە لە کاتی سازکردنی ماڵێک بۆ سەرپەنای خۆیان بوون لەلایەن هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و ماڵەکەیان ڕوخێنراوە. بە وتەی خاوەن ماڵەکە ئەو زەویە ساڵانی ڕابردوو بە سەنەد و بە بەڵگەوە کراوە، بەڵام کۆمارە ئیسلامی بە بیانووی ئەوەی کە ماڵ و مڵکی گشتیە ڕووخاندویانە. لە ساڵانی ڕابردوودا بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە بیانووی جیاواز هێرشیان کردوێتە سەر ماڵی خەڵکو لە ئوستانی سیستان و بەلوچستان و ماڵەکانیان ڕووخاندوون. تەنانەت تا ئێستاش قەرەبووی خەڵکی ستەملێکراویە و پارێزگایان نەکردوێتەوە. لە سێدارەدانی بەندکراوێک لە بەندینخانەی لاکانی ڕەشت ڕۆژی یەکشەمە 26 ڕەشەمەی 1404 هەتاوی بەندکراوێک بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی لاکانی ڕەشت ئێعدام کرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێک بە ناوی کوروش زارە تەمەن 36 ساڵ لە خێزاندار بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی لاکانی ڕەش لە سێدارە درا. بە پێی ئامارە فەرمیەکان لە ماوەی یەک مانگدا لە ئێران بەلانی کەم 78 بەندکراو بە تۆمەتە جۆرا و جۆرەکان لە سێدارە دراون و سەرڕای ناڕزایەتی خەڵک و بنەماڵە بەندکراوان لە سێدارە دراون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو.